القضاء وألتزم بتطبيق التشريعات. وەزیرە کوردەکان چوونە بەغداد و سوێندی قانونیان لە پەرلەمانی عێراق خوارد بەمەشکن و کەلەبەرەکانی حکوومەتەکەی حەیدەر عەبادیان پڕ کردەوە. هەنگاوی یەکەمی گەڕانەوەی وەزیرە کوردەکانیش بە تایبەت دەست بەکاربوونی وەزیری دارایی بۆەوە بووە حەیدەر عەبادی بودجەی بەڕاوی هەرێمی کوردستان و لەناویشاندا موچەی فەرمانبەران بگەڕێنێتەوە کە زۆر جاریش حەیدەر عەبادی ئەمەی وتووە تا وەزیرە کوردەکان نەگەڕێنەوە بەغداد و وەزیری دارایی لە پۆستەکەی دەست بەکار نەبێت بودجە و موچە ڕەوانەی هەرێم ناکات. بۆ ئەمەش سەرکردایەتی سیاسی کورد ئەو خواستەی جێبەجێ کرد و وەزیرەکانی بردە ناو شانۆگەری سیاسەکەی عەبادیەوە کەچی کارەکانی ئەو پیاوە بۆ جێبەجێکردنی بەڵێنەکانی تەنها دیوی پەردەن و خەڵکی هەرێمی کوردستانی بردووەتە ناو چاوەڕوانێکی دوور و درێژ کە نازانرێ کەی مافیان بۆ دەگەڕێتەوە. بە بڕای من پرسی ناوت پرسێکی ناشەفافە لە هەرێمی کوردستان هەمیشەش یەکێک بۆ لە گرفتەکانی نێوان ناوەند و هەرێمی کوردستان تەنانەت لە سەرجەم گفتوگۆکاندا یەکێک بۆ لەو کەیسانی زۆرترین قسەی لەسەرەکرێ. بە پێی ئەو زانیارەی من هەمە پرسەکەی پرسی نەوت هەمیشە حکوومەتی عراقی پێداگیر بووە لە سەرجەم ئەو دۆسیانی کە نەوتی پێفرۆشراوە با بڵێن ئەو بابەتانی لە فرۆشتن و ناردنی نەوت بۆ تورکیا حکوومەتی عراق پێداگیر بوو لەوەی شارەزایەکی هەبێ یعنی هیچ نەبێ داوای دۆسیەکەی کردووە لە چۆنیەتی فرۆشتن و ئەو داهاتی دەستی هەرێمەکەوێ تاکو ئێستا بەڕێز کاک ئاشتی هەورامی بشێوەیەک ڕوون حکوومەتی عراقی لەو کەیسە تێنەگەاندووە بۆیە ئەوانیش هەمیشە یەکێک لەو بیانوانی ئەیدەنە ئەیهێنەوە لەسەر نەناردنی بودجە لەسەر نەناردنی داهاتی لە ساحەفدەکە تەنها لەسەر کێشەی نەوتە. بەڕای چاودێران گرێبەستیان نەوتیەکان و چۆنێتی هەناردەکردنی نێوتی هەرێمی کوردستان بۆ بازاڕەکانی جیهان کۆسپێکە لە بەردەم گەڕانەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم. حکوومەتەکەی حەیدەر عەبادیش تا ئەو مەلەفە چەورەی بەدەست نەگا پێناچێەوە بە ئاسانی قوتی بڕدراوی خەڵکی کوردستان بگەڕێنێتەوە. ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن حکوومەتی ناوەندیەوە بەسراوە بە ڕادەستکردنی دۆسیە نەوتی لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە حکوومەتی ناوەندی بە شێوەیەکی ڕوون و ئاشکراوە بەپێی خاڵی حەفدەی ڕێکەوتنامەی نێوان لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی حکوومەتەکەی عەبادی لەسەر ئەو بنەمایە کار کراوە بۆیە ئەوانش لە لای خۆیانەوە چەندین جار داوای ئەو دۆسیانە کردەوە و ئێستا حکوومەت هەرێمی کوردستان بڕیاری داوە دۆسیەکە بە ڕوونی و کاملی تەسلیمیان بکات و ئەوە ئەگەر بەو شێوازە بێت کۆتایی بە ڕاگررتنی موچەی فەرمانبەرانی هەرێم ئەکرێت ڕۆشنەوەی وەزیرە کوردەکان هەنگاوەکان خێراتر ئەکا بۆ چارەسەرکردن ئەگینا چارەسەری کۆتایی بەسراوەتەوە بە دۆسی نەوتەوە. ڕێکەوتنامەی کوت لە سیاسەکانی عێراق بۆ پێکێنانی حکوومەتی عێراق کە لە مادەی حەفدەیدا باس لە ڕادەستکردنی دۆسی نەوتی هەرێم دەکات بۆ حکوومەتی ناوەندی حکوومەتی هەرێمی کوردستانی هێناوەتە ئەو ڕوایی کە دەبێت ئەو کارە بکات دۆسەی فرۆشتنی نەوتی هەرێم بۆ بەغدا ئاشکرا بکات ئەمەش تەنها کارە کە بتوانێت حکوومەتی هەرێم لەو قەیرانە دارای ڕزگار بکات کە ماوەی چەندین مانگە تێکەوتووە. شاخەوان محەممەد کورسات نیوز کەلار.